بینەرانی عزیزی کێنێنم کاتەوە هەموو کاتێکتان شاد و کامران بێت خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی دیکەی بەرنامەی ڕوبەڕوو بە دیداری ئێوەی خۆشەویست و ئازیز شاد دەبینەوە. خۆشەویستانم میوانی ئەم ئەڵلقەی بەرنامەی ڕوبەڕوو بەڕێز و خۆشەویستێکی زۆرەوە بەڕێز نەوشیروان مستەفا ئەمینە بۆ هەڵوەستەکردن سەبارەت بە کۆمەڵێک پرسی سیاسی لە ئاستی ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکەش. بەناوی ئێوە شۆ بەخێرهاتنێتین کاک نەوشیروان، زۆر بەخێربێی بۆ ستودیۆی کێنێن. با سەرەتا لەو بەیاننامەیەوە دەست پێ بکەم کە لە 29 یەکە بزوتنەوەکەتان بڵاوی کردەوە و دەنگدانەوەیەکی سیاسی گەورەی هەبوو. ئەم بەیاننامەیە بۆ ئەم بەیاننامەیە بۆ بەڵێ ئەوە پرسیارێکی زۆر بەجێیە. ئێمە وا هەست دەکەین لە کوردستانی عێراقا ئەزمەیەکی قوڵ هەیە، قەیرانێکی قوڵ هەیە کە چەند لایەنی هەیە. قەیرانەکە لایەنی سیاسی هەیە، لایەنی ئابووری هەیە، لایەنی کۆمەڵایەتی هەیە، لایەنی ڕۆشنبیری هەیە، لایەنی جیاجێ هەیە. ئەم قەیرانە ئێمە پێمان وایە ئەوەی کە مەسئولە لە دروستبوونی و ئەوەی مەسئولە لەوەی کە چارەسەر نەکراوە تاوەکو ئێستا بەڕادەی یەکەم لە پلەی یەکەمە دەسەڵاتە. ئێمە وەکو چۆن ئەوان سیناریۆی خۆیانیان هەیە، سیناریۆکان بریتێ لەوەی بۆ چارەسەرکردنی ئەو ئەزمەیە کە ئێستا کوردستانی عێراق پێیان پەڕێ درێژە پێتانی دەسەڵاتی خۆیانە. ئێمەش لە لای خۆمانەوە وەکو هێزێکی سیاسی سیناریۆی تایبەتی خۆمانمان هەیە بۆ ئەوەی کە چۆن لەم قەیرانە دەرەچیتە دەرەوە و چۆن چارەسەری ئەم قەیرانەکەیت بە چ ڕێگایەک چارەسەرێکرێ. ئەو بەیانەی ئێمە بریتێ لە سیناریۆیەکی سیاسی بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانە قوڵەی کە چەند ساڵە کوردستانی عێراق بەدەستیەوە ئەناڵێنێ. يعني ئەمە هیچ نە وەکو ئەم باسییان کردو نە کودەتایە و نە ئینقیلابە و نە ئاژاوە جێڕێ و نەهینە و نە کەعبەمان کەس کردو و نە شتێکی خراپمان کردو. ینی مەسەلەن حتا لە چەند مانگی ڕابردووە ئێوە خۆتان نەزان لە عێراقا هەڵبژاردن کرا چەندین جار هێزە سیاسەکان داوای ئەویان کرد کە حکوومەتەکەی مالیکی بێ بە حکوومەتی تەصریفی ئەعمالی یا حکوومەتەکەی حەلب کرێ، حکوومەتی تەکنۆکرات دابنێن، ئەو حکوومەتە لا ببرێت. چەند جار داوایان کرد کە ئەو پەرلەمانی لە عێراقا هەیە هەڵبۆشێتەوە سەر لە نوێی انتخابات کرێتەوە، کەسیش نەچوو بە گژیانە و کەسیش ئەمەی بە ئینقیلاب و بە موامەرە و بە پیلانی بێگانە و شتیوایی نەکرد. ئەمەی ئێمەش بیزەبت سیناریۆیەکە و پێمان وایە چاکترین سیناریۆیە بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانەی کە ئێستا کوردستانی عێراقی تایە. کاک نەوشیروان، کاردانەوەی ئەوانە چۆن بینی؟ یان هەڵوێست سەبارەت بە کاردانەوەکەی ئەوان چییە؟ بەڵێ من بەلامەوە سەیرە دوو حیزب کە خۆیان بە خاوەنی توراسێکی سیاسی زۆر ئەزانن و پێیان وایە کە تەجروبێکی سیاسی دوور و درێژیان هەیە لە بواری معارەزەکردن و لە بواری مقاومە و لە بواری حکومڕانیە بەو زمانە سیاسی قسە بکەن. لە لای من زمانی سیاسی هەر ڕێکخراوێکی سیاسی نوێنەرەوەی عەقڵی سیاسی ئەو ڕێکخراوە سیاسیەیە. ئەم زمانە سیاسی کە ئەم جەماعەتە بەکاریان هێناوە ئەم جارە لەم بەیانە بەڕاستی نیشانەی دواکەوتنە لە بیری سیاسیە. ئەو شانەی کە بەکاریان هێناوە وەکو تێکدەر و جێرەشێوێن و ئاژاوەچی و کودەداچی و فڵان و فیسار، ئەمانە چێتە خانەی جنێوی سیاسیەوە، چێتە خانەی تەشیرەوە، ناچێتە خانەی مناقەشەی سیاسیەوە کە هێن ببێت. من بەداخەوم کە ئەوانە بەو تەریقەیە بەرپەرچی ژینەکەی ئەمانداوە ئێمە پێمان وابوو کە ئەوانە دانیشن لێکۆڵینەوەی لەسەرەکەن، ئەوانیش بەدیلی خۆیانە بێک بۆ گفتوگۆکردن و ئەمانە سیناریۆیەکی لەوەی ئێمە چاکتر و عاقلانەتر بە تایبەتی ئێستا سوڵتە بەدەست ئەوانەوەیە. شتێکیان فەرح کردایە نەک بەو ئوسلوبەی کە لە یەنەکانە بڵاویان کردەوە لەو بەیاننامەیە بڵاویان کردوێتەوە. باشە کاک نەوشیروان، باسی زمانت کرد. قسێک لەسەر ئێوە دەکرێت کە زمانی سیاسی ئێوە یان زمانی ئەعلامی ئێوە زۆر زمانێکی توندە. بەڵێ وامان پێڵێ، بێگومانەوە دەسەڵات وامان پێڵێ، ڕەنگە هەندێک لە دۆستەکانیشمان وامان پێڵێن. بەڵام ئێستا ئێمە وەرە با حەق و حسابێ لەگەڵ یەکتریا بکەین. چ بۆشاییەکیان بۆ ئێمە هێشتێتەوە کاریتیا بکەین، چ فەراغێکیان بۆ ئێمە هێشتێتەوە کاریتیا بکەین. سوڵتەی تەشریعیە کە بریتێ لە پەرلەمان بە ناوی ئەکسەریەت و ئەقەلیەتەوە دەستیان گرتووە بەسەریا بە ئارزی خۆیان ئەیسوڕێنن کەی بیانوێ کۆیەکەنەوە کەی بیانوێ بڵاوی پێەکەن چ قانونێکیان بێت تێپەڕێنن. بە معنایەکی تر یعنی سوڵتەی تەشریعیان داگیر کردووە. دەسەڵاتی تەنفیزی کە خۆی لە ئەنجومەنی وەزیرانە ئەنوێنێ، بەڵێ قبولمانە ئەنجومەنی وەزیران نوێنەری ئەو دوو حزبەی دەسەڵات و چەند حزبێکی ترە کە بەشدارن لەگەڵیانە، بەڵام لە خوار وەزارەتەکانەوە هیچ جێگایەکیان بۆ ئێمە نەهێشتوتەوە. لە خوار وەزارەتەکانەوە ئێمە وەکو خەڵکی ئەم وڵاتە حەقی ئەوەمان هەیە لە وەکیلی وەزیری تەکنۆکرات، لە بەڕێوەبەری گشتی، لە بەڕێوەبەری قوتابخانە، لە قایمقام، لە مدیری ناحیە، لە سەرۆکی شارەوانی، لە مدیری پۆلیس، لە فڵان لە فیسار، لەمانەشە من ناڵم بەشمانە بێ، بەڵام بەجوێری ئەو کەسانەمان کە کەفاەتیان هەیە، بەڵام ئەوان هەرچی لە حیزبەکانی خۆیان نەبێ و هەرچی ملیان بۆ کەس نەکاو، هەرچی گومانیان لێکرد بێ کە سەر بە بزوتنەوەی گۆڕانە یا مەیلێکی بەلای بزوتنەوەی گۆڕانە هەیە، هەوڵیان ناوە دەریکەنە دەرەوە.
تەنانەت لەم ئاخریا ئەو چوار مامۆستایی کە وەختی خۆی بەڕێوەبەری قوتابخانە بوون ئێستا بچوونەتەوە قوتابخانەکانیان مدیری مەکتەبە کۆنەکان قبول ناکەن ئەوانە بڕۆن یعنی هەتا لە مەڵبەندەوە ئەمرمان بۆنێ ئێمە دەور و تەسلیمتان لەگەڵا ناکەین یعنی بە معنایەکی تر سوڵتەی تەنفیزیشیان بەڕووی ئێمە داخستەوە هیچ مەجالێکی ئەوە نیە کە ئێمە بتوانین لە بواری سوڵتەی تەنفیزیای خزمەتێ بە میلەتەکەمان بکەین وەرە بواری محکەمە بواری سوڵتەی قەزایی لە سوڵتەی قەزایی خەریکن سوڵتەی قەزایی بەرەو تەسیزە بن بەرەو بە سیاسەتاویکردنیە بن ڕقیان لە هەر کەسێک بێت بیانوێ لە هەر کەسێک شکات بکەن شکاتی لەسەر تەزیلەکەن و ئیعازە دەن بە ئینەکان ئەوانە بۆی سزای قانونی بخەنە سەر ئەمانە بێجگەل لەمە بۆ بەبەختی کورد لە کوردستانە دوو دەسەڵاتی تریشەیە کە یەکیان دەسەڵاتی هێزە چەکدارەکانە ئەوی تریشان دەسەڵاتی ئیعلامی حیزبیە دەسەڵاتی هێزە چەکدارەکانیش کە بریتیە لە پێشمەرگە لە ئاسایش لە پۆلیس لە زانیاری لە پاراستن ئەمانە هەموو لەژێر دەسەڵاتی خۆیانایە هیچ مەجالێکیان بۆ ئێمە نەهێشتەوە کە بەشداری تیا بکەین دەسەڵاتی ئیعلامیش ئێوە خۆتان دەزانن چەند سەد قەناتی ئاسمانی مەحەلی رادیۆ ڕۆژنامە گۆڤار ئێمە تەنیا یەک تەلەڤیزیۆنمان هەیە یەک رادیۆمان هەیە یەک ڕۆژنامەی هەفتانەمان هەیە یەک سایتمان هەیە لە مقابل ئێوە خۆتان دەزانن ڕەنگە بە ڕۆژووری 400 دەستگای جیاجای ڕاگەاندنی ئەو دوو حیزبە هەبێت لەبەرەوە ئێمە ئەوانە هیچ مەجالێکیان بۆ نەهێشتوینەتەوە نە لە سوڵتەی تەشریعیە نە لە تەنفیزیە نە لە قەزاییە نە لە ناو هێزە چەکدارەکانە یعنی غیری ئەوە ئەو بۆشایی کە بۆ مایانێشتەوە ئەگەر ئێمە قسە نەکەین چی بکەین من لە تۆ پرسیانی چی بکەین بەڵێ باشە کاک نوشیروان چاوەڕوانی ئەوتان نەدەکرد کە ئەو بەیاننامەیان چاوەڕوانی ئەوە ناکەن ئەو بەیاننامەیە جۆرێک لە تونند و تیژی لێ بکەوێتەوە ئێمە خۆمان هەر لە بیدایەتەوە جوڵانەوەکەمان نیەتیەوە هێناوەکە جوڵانەوەیشی هێمنانە بێت جوڵانەوەیشی سلمی بێت جوڵانەوەیشی دیموکراتی بێت جوڵانەوەیەک بێت اعتیماد بکاتە سەر خەباتی مەدەنی هەموو شێوەکانی تموتیژیمان پێخراپە و ئەسڵەن ئێمە خۆمان بەژاریمان کردووە لە دروستکردنی ئەم دام و دەستگایەک لەسەر لە هەرێمی کوردستانە هەیە لە بیناکانیان لە جادە و ڕێگاوبانەکانیان قەت پێمان خۆش نییە شتێک کە ئێمە و میلەتەکەمان بە 20 ساڵ دروستمان کردووە لە ماوەی دووسێ ڕۆژە بڕوخێ و تەفروت و نابکرێ ئەمانە بەتەشید ئێمە لەگەڵ تموتیژینی ئێمە پێمان خۆش نییە بە هیچ جۆرێک و داوامان لە کەسیش نەکردووە کە تموتیژی و ئەسڵەن ئێمە وەسیلەیەکی تموتیژیمان بەدەستەوە نیە تاوەکو بەکاری بێنین ئێمە هێزی چەکدارمان نییە ئێمە هێزێکی سیاسین ئێمە هێزێکی جوابماوەریمان هەیە هێزەکەی ئێمە بێچەکە هێزەکەی ئێمە هیچ موسسەیەکی عسکەریمان نییە موسسەیەکی ئیرهابیمان نییە شتێکی بەکاربێنین لایەنەکانی ترن کە موسسەی لەو بابەتیان بەدەستەوەی ئەتوانن ئیرهابی سیاسی بکەن ئیرهابی فکری بکەن ئیرهابی اجتیماعی بکەن ئیرهابی ئەوانە بکەن کاک نوشیروان باس لەوە دەکرا لە پەیوەندیتانە بە هێزەکانی ترەوە یاخود لە شێوازی کارکردنتانە باس لەوە دەکرا کە لانی کەم لە بەغادا جۆرێک لە یەکڕزیتان هەبێ بەڵام هەرزوو ئەم یەکڕزیە جۆرێک لە کلێنی تێکەوت تعلیقت لەسەر ئەوە چییە؟ زۆر مەژەر پرسیارێکی باشە ئێمە سەبارەت بە یەکڕیزی کورد یاخود ڕۆشنتر بیڵێم سەبارەت بەوەی کە پێوترێ ئاسایشی نەتەوەیی کورد یا ئاسایشی نیشتیمانی کورد ئێمە بۆچوونەکانمان لەگەڵ ئەوانە جیاوازە ئەوان بۆچوونەکانی خۆیان بینا کردووە لەسەر ئەساسی دروستکردنی دوژمن هەندێک جار دوژمنی وەهمی ئێمە پێمان وایە یەکڕیزی کورد ئاسایشی نیشتیمانی کورد ئاسایشی نەتەوەیی کورد لە ناو کۆمەڵگای کوردستانی عێراقەوە دەست پێکات ئەگەر ئێمە لێرە لە بینی خۆمانە بتوانین ئاشتی کۆمەڵایەتی بەدەست بێنین بە معنایەکی تر ینی زوڵمی ئیجتیماعی نەمێنێ جیاوازی بینی چینەکان کەم ببێتەوە عدالەتی ئیجتیماعی هەبێ بۆ ئەوی کە هەموو توێژەکانی کۆمەڵ شعور بەوە بکەن بەشیان هەیە لە سامانی ئەم وڵاتە و لە دەسەڵاتی ئەم وڵاتە ئەگەر ئێمە بتوانین جۆرێک لە تەفاهمی سیاسیمان لەبێنە هەبێ لەسەر ئەوەی کە چێ دوژمنە چێ دۆستە چێ ناحەزە جۆرێک لە تەفاهمی سیاسیمان هەبێ لەسەر ئەوەی کە استراتیژی جوڵانەوەکەمان چییە چوارچێوەی استراتیژی جوڵانەوەی کوردستانی عێراق سیاسەتی خارجی هەرێمی کوردستان سیاسەتی داخلی هەرێمی کوردستان لەسەر ئەم جۆرەشتانە کە وەختی خود مەسەلەی ئازادی یا مەسەلەی ئازادی دەربڕین ئەو مەسەلە مهمانەیە کە پەیوەندیان بە ژیانی کۆمەڵانی خەڵکو ئێستا و پاشە ڕۆژیانەوە هەیە بتوانانی لەسەرەوەی کێتوانی یەکڕیزی دروستکەیت کە یەکڕیزی دروست کرد لە مقابلی دەرەوەش ئەتوانی یەکڕیز بی بەو منطقە ئێمە پێمان وایە یەکڕیزی کورد لە ناو کوردستانی عێراقەوە دەست پێکە ئەگەر ئێمە بتوانین لێرە تەفاهم بکەین لەسەر ئەوەی کە چۆن یەکڕیز بین ئەتوانین لە بەغاش و لە واشنگتۆنیش و لە لندنیش و لە تارانیش و لە دیمشقیش یەکڕیز بین بەڵام ئەگەر ئەو بێوێ بە ناوی دوژمنی وەهمی و بەعزێ شعاراتی نادروستەوە
لێرە غەدرمان لێ بکات و زوڵممان لێ بکات و لایەک و ئاشتی کۆمەڵایەتی بخاتە پشتگوێ لە لایەکی ترەوە ئازادی سیاسی پشت بخاتە پشتگوێ لە لایەکی ترەوە تەحمیشی هێزەکانی ترکا بیخاتە پراوێزە و بۆ چوونەکانیان بە نەزەری ئاعتیبار وەرنەگرێت ئێمە داوامی یەکریزیمان لێ بکە یەکریزی چۆن وا دروست وا دروست نابێت لە یەکریزی لە پێشە لە کوردستانی عێراق وا دروست زۆر باشە بابێنە سەر پەیوەندیەکانی بزوتنەوەکەتان لەگەڵ ئەحزابەکانە لە کوردستان بەتایبەت با لە حزابی دەسەڵاتەوە دەست پێ بکەین پەیوەندیەکانی ئێوە لەگەڵ یەکێتی پارتی بە شێوەیەکی گشتی چۆنە کاک نەوشیروان بەڵێ اینجا یەکێک لە نیشانەکانی ئەو قەیرانی کە ئێستا لە کوردستانی عێراقا هەیە ڕەهەندێکی سیاسی ئەو قەیرانە بریتیە لەو پەیوەندیە ناتەندروستەی کە لە بینی ئێمە و حزبەکانی دەسەڵاتە هەیە ئەم حزبانە هەر فێری ئەو بوون پیان بڵێ قوربان فێری ئەوە نەبوون ڕخنیان لێ بگری لەبەرەوە تەماشاکی لەوەتی بزوتنەوەی گۆڕان دامەزراوە لە باتی فراکسیۆنەکانی کەوتوتە ئیشکردن بە چاوی دوژمن تەماشایی ئێمە کرد لە کاتێکە ئێمە دوژمنی ئەوان نین یعنی ئێمە لە بیدایەتەوە لایەنگری ئەوە بووین کە علاقەیەکی تەندروست علاقەیەکی صحی لە بینی بزوتنەوەی گۆڕان و لە بینی هەردوو حزبەکەی ترا ڕاستە ئەوان لە حکوومەتان ئێمە لە دەروی حکوومەتین ئێمە لە معارزین بەڵام خۆ ئەمانتوانی لەسەر کۆمەڵک شتی ئەساسی کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی میلەتەکەمان و بە ئێستا و پاشە ڕۆژی میلەتەکەمانەوەیە ئەمانتوانین تاعاون بکەین کە هین بێت و ئەمانە ئەو پەیوەندیان ناتەندروستەی کە لە بینی بزوتنەوەی گۆڕان و لە بینی یەشێتی و لە بینی پارتیا دروست بووە بێگومانەوەیەکێکە لەو لایەنانەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە قەیرانە سیاسەکەی قوڵتر کردوێتەوە پێتان وایە لە کۆمەڵێک ئاز بزوتنەوەکەتان بزوتنەوەیکی مەغدورە بەتایبەت لە پێوەستدا بە مەسەلەی بودجەوە کۆمەڵە ڕەهەندی تر من نامێ باسی مەخدوریەت و شتی لەوە بابەتانە بکەم ینی هینەکەم بە ناسەحی تعبیر کرد هەر بە تەنیا مەسەلەی بودجە نییە مەسەلەی لە زال سزای سیاسی ماوە لە زال ئەو کەسانە ماوە کە حەزیەتیان ناون لە زال ئیرهابی سیاسی هەیە لە دایرەکانە هەرچی گومانی لێ بکەن کە دۆستی ئێمە یا سەر بە ئێمە یا لایەنگری ئێمە یا ئەندامی ئێمە نەقلێکن دوورێخەنەوە هەڕەشەی لێکن قسەی پێڵێن عزیێتی دەن ینی کۆمەڵشتی لە بەبەتانە هەیە کە ئەمە بێ بە سەبەبەوەی کە هینێ ینی تا ئێستا بێزگەل لە پەرلەمان ئێمە دوولاکەی تر ئەم لایەن لە ترسی ئەولا یا ئەولا لە ترسی ئەولا بەهۆی ئەوەی کە ئیتفاقی استراتیژیان هەیە نیانوێراوە علاقەیەکی احتیادی لەگەڵ ئێمە دروست بکەن و هەر وەختێکیش لەگەڵ ئێمە ژێر بەژێر پەیوەندیشیان کردووە ویسپیانە وەکو گورگەکەی هاسی خاص ئێمە بەکاربێنن بۆ ترسانی لایەنەکانی ترۆکو ئەم جارە مەسەلەن یەکێتی ویستی لەگەڵ ئێمە خۆی نزیک بخاتەوە وەکو ئێمە عامیلی زەخت بەکارمان بێنێ بۆ ئەوی وەزارەتێک لە وەزارەتەکانی بەغاوە بگرێ وەریشتگرت بەڵێ بێنە سەر پەیوەندیتان لەگەڵ هێزە ئۆپۆزیسیۆنەکان یاخود لەگەڵ ئەحزابی ئۆپۆزیسیۆن لە کوردستانە پەیوەندیتان لەگەڵ ئەوانە چۆنە کاک نەوشیروان لەگەڵوان ئێمە پەیوەندیمان ئاساییە بێگومان جیاوازی هەمیشە ئەبێ لە هیناچکم ئەوانە خۆیان ئایدۆلۆژیی سیاسی تایبەتی خوانیان هەیە بەرنامەی خوانیان هەیە و ئێمە احتراممان هەیە بۆ هەموو بەرنامەی سیاسی ئەوان بۆ ئایدۆلۆژی ئەوان شێوەی ئیشکردنی تایبەتی خوان هەیە بەڵام لەسەر کۆمەڵێشتی زۆر مهم لە ناو کوردستانی عێراقا لە ناو پەرلەمانە ئێمە پێکەوە هاوکاریەکەین وە من ئەمەوێ ئەوە بە لێرە باس بکەم کە باسی پەیوەندی ناتەندروستم کردیانی ئەو دوو حیزبە نەکرد خۆیان پەیوەندی دروستیان لە نیان هێشتۆ لەگەڵ ئێمە دروست کرێ بەڵکو زەختی زۆریش لە هەموو لایەنەکانی ترەکەن بۆی ئێمە عزل بکەن بۆی ئێمە ئیقسا بکەن بۆ ئێمە وەتەقمان بخەن بۆی پەراوێزمان بخەن زۆر جار زەخت لە حزبەکانی تریژەکەن بۆ ئەوەی کە لە ئێمە دوور بکەونەوە بەڵام بۆ خۆشبەختی تا ئەوکو ئێستا نەیانتوانیوە ئەو حزبانێکە لە ناو پەرلەمانە پێکەوە کارەکەین وا بکەن درزێ بخین بخەنە بینمانەوە پێگە یاخود موقعیەتی بزوتنەوەکەتان بەراورد بە یەکێتی و پارتی چۆن دەبینن ئێمە خۆمان وا هەز دەکەین ڕۆژ بە ڕۆژ تەرازوی هێز بەلای ئێمە ئاشکێتەوە ئێمە بەهێزترە بین بابێنە سەر سیاسەتی کارکردنی ئێوە پێتان دەگوترێت ئۆپۆزیسیۆنێکی دژن و هەمیشە ڕەش بە سپیە بینن و هەمیشە سپیش بە ڕەشە بینن و باس لەوە دەکەن بۆ نمونە هەر پرۆژە یاسایە کە دێتە پەرلەمان ئێوە ڕەتی دەکەنەوە و پێی ناڵێن بەڵێ ئەمە ژێکی ترە لەو قسانەی کە بە پاڵ ئێمەیەدن کە لە ڕاستیە هیچ ئەساسێکی نییە لە پەرلەمانی کوردستانە ئێمە فراکسیۆنێکمان هەیە ئەقەلیەتە و ئێمە زانین لایەنەکانی تر ئەکسەریەتن وەکو پێشتر ئاماژەم پێکرد ئەوانە لە ڕێگەی ئەکسەریەتەوە جۆرێک لە داگیرکردنی بۆ پەرلەمانی کردووە من حەزەکەم لێرەوە باسی ئەوە بکەم لە ساڵ و چەندمانی ڕابردووە هەر وەختی ویست بێتیان کۆبوونەوەی بکرێت کۆبوونەوەیان پێکردوون پرۆژیان هێناوە جەدولی عەمەل خۆیان لێناوە ئێمە ئەتوانین قانونەکان بکەین بە چەند نەوعێکەوە نەوعێکیان هەیە ئەو یاسایانەیە یا ئەو قانونانەیە کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە هەیە
لە بابەتی زەریبێ لە بابەتی موچێ لە بابەتی کاروباری کشتتوکاڵە پیشە سازیە کرێی خانووە لەش فرۆشیە جگەرە فرۆشیە نازانم ئە لەم بابەتانەیە بێگومان لەسەر هیچ کامێک لەم قانونانە ئێمە ئینمانیە هەر وەختێک ئێمە لەسەر محتاواکەشی ڕازی نەبین کە بە ئەکسەرێت تێپەڕێت ئێمە قبولەکەین و احترامێگرین و بە قانونی وڵاتی خۆمان ێزانین بەڵام هەندێک قانون هەیە کە ئێمە سێ سابیتی تیا ڕەچاوەکەین هەر کامێک لەو سێ سەوابیتەی ئێمە تێپەڕێ کرد بێگومان ئێمە ڕازی نامین یەکێکیان بریتێ لە سەوابیتی قەومی ئێمە پێمان وایە کۆمەڵێک قانون هەیە پەیوەندیان هەیە بە سیستەمی سیاسی ئەم وڵاتەوە پەیوەندیان بە پاشەڕۆژی سیاسی ئەم وڵاتەوە هەیە پاشەڕۆژیان بە ئەجیالی داهاتووە هەیە و پاشەڕۆژە و پەیوەندیان بە فکری سیاسی ئەم حزبە سیاسیانەوە هەیە ئەمە ئەبێت جۆرێک لە تەوافقی نیشتیمانی لەسەر بێت ئەگەر تەوافقی نیشتیمانی لەسەر نەبێت ئێمە بە هیچ جۆرێک قبولی ناکەین و ئەم ساڵی ژەگەر سەپانیان بە ئەکسریت بەسەرمانە پاش ئێمە چەند ساڵێکی تر جەماعەتێکی تریان هەڵی ئەوە شێننەوە بۆی ئێمە قەت پێمان خۆش نییە ئێمە دەستورێک ئێستا موافقەتی لەسەر بکەین پاش 6 ساڵی تر 7 ساڵی تر کە ئەو لایەنانی تر زەعیف بوون جەماعەتێک بێن هەڵی بۆ شێننەوە بەڵکو ئێمە پێمان وایە دەستورێک دابنین لە ئێستاوە تا دەیان ساڵی تر ئەسڵن پێویستی بە دەستکاریکردنی فاریزە و نوقتە و وێرگول و ئینەکانیشی نەبێت اینجا هەندێک لەم قانونا ئەچێتە ئەم خانەیەوە ئەچێتە خانەی سیستەمی سیاسیەوە یعنی بە معنایەکی تر ئەچێتە خانەی سەوابیتی قەومیەوە مەسلەی هەڵبژاردنە مەسلەی خۆپیشاندانە مەسلەی نازانم چییە ئەمانە ئاسایشی دەستگای ئاسایشە ئەنجومەنی ئاسایشە ئەمانە بەشێکن لە سیستەمی سیاسی مەفروزە تەوافقی سیاسی لەسەر دروست بکرێت هی دوو هەممان ئێمە وەکو بەشێک لە دنیا لە سەردەمێکە لە خەبات و تێکۆشان نابووین لە پێناوی مافی مرۆڤە و ئێمە زۆر جار پەنامان بردوتە بەر ڕێکخراوە ناو دەوڵەتیەکان بۆ دیفاعکردن لە مرۆڤی کورد ئەم حکوومەتی ئێمە وەکو بەشێک لە دەوڵەتی عێراق و خۆشی وەکو حکوومەتی هەرێمی کوردستان پابندە بە کۆمەڵێک لە ڕێکەوتن و ئیتیفاقاتی ناودەوڵەتیەوە کە پەیوەندی بە حقوقی ئینسان و دانپیانانی حقوقی ئینسانەوە هەیە سابیتێکی تری ئێمە کە سەوابیتی جیهانیە بریتە لە مافەکانی مرۆڤ ئێمە ناتوانین دژی شتێک بین کە لە سەرتاسەری دنیا قوڵ کراوە مەسەلەن مافی خۆپیشاندان مافێکی سەرەتایی مرۆڤە ئەمە بەشێکە لە حقوقی بەشەر ئەمە سابیتی ئێمە ناتوانین موافقەت لەسەر ئەمە بکەین سابیتێکی تری ئێمە ئەوەیە و حەزەکەم لێم من بەرەوە بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستانی ڕوونکەمەوە ئەوی سەوابیتی دینیە هەرچی شتێک نەگونجێ لەگەڵ سەوابیتی دینی ئیسلامە دڵنیا بن لەوەی کە ئێمە موافقەتی لەسەر ناکەین و ئەوەی بۆ مامکریا هەوڵە دەین کە تێ نەپەڕێت چکم بەلامانەوە شتێکی پیرۆزە ئەوە لە پیرۆزیەکانە کە سەوابیتی دینی لەو نانەیە خۆ عەرزم کردی سەوابیتی قەومیمانێ سەوابیتی عالەمیمانێ سەوابیتی دینیمانێ ئێمە لەم سەوابیتانە هەرچی قانونی لە چوارچەوەی ئەمە بێت پێچەوانەی ئەمە بێ ئێمە ناتوانین موافقەتی لەسەر بکەین بەغەیری ئەمە حەزەکەن ڕۆژی دە قانون بێنن بە ئەکسەریت تێپەڕێن ئێمە احترامی شێگرین شەکەین دو پرۆژه یاسا کە ئێوە دژی وەستاونەتەوە مەسلەی ئاسایشەوە لە زۆر شوێن باسی ئاسایش و پێشمەرگە دەکەنەوە خاڵ یەکەمی ئەو بەیاننامەشەکە لە 29 مانگ بڵاوتان کردەوە بۆچی ئەوە تەرکیزتان لەسەر بواری ئاسایش و پێشمەرگەیە کارگرنەوە شیروان بەڵێ نازانم جارێک هەیە مزایدە بەسەر ئێمەکەن و خۆیان هەڵە کێشن کاین بێت ئێمە خۆمان لەوانە بووین کە دەستمان هەبووە لە دروستکردنی هێزی پێشمەرگەی کوردستان لە ماوەی چەند ساڵی ڕابردووە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە دەستمانە بۆ لە دروستکردنی ئاسایشە لە دروستکردنی زانیاریە لە دروستکردنی هیناوە پێشمان وایە ئەم دامەزراوانە دامەزراوی پێشمەرگە دامەزراوی ئاسایش دامەزراوی زانیاری دامەزراوی پاراستن ئەمانە لەوز دامەزراوانن کە زەرورین بۆ نەتەوەی کورد و بۆ میلەتەکەمان و بۆ هەرێمی کوردستان کە هابن و ڕەنگە ئەمانە مەسەلەن لە 20 ساڵی ڕابردووی حکومڕانیە گەلێک کاری وایان کە دەبێت کە پێچەوانەی قانون و حقوقی ئینسان ئەوانە بێ بەڵام عەلە العموم ئەمانە ئاسایشی کوردستانیان پاراستووە ئەوانە هەموو هەواڵی ئێمە ڕەفیقی ئێمە برای ئێمە کە سوکار و خۆشەویستی ئێمەن بە هیچ جۆرێک ئێمە لەگەڵ ئەوانین ئەم دەستگایانە هەڵبۆشێتەوە یا دەستکاری خراپی بکرێت یا هینکرێت و ئەمانە بەڵام ئێمە سوورین لەسەرەوەی کە دوو گۆڕین لە هەموو دەستگایانە بکرێت گۆڕینی یەکەمیان گۆڕینە لە وەزیفەکەیە حاڵی حاضر بەهۆی دەسەڵاتی حیزب بەسەر ئەم دەستگایانەوە تەکلیفیانەکەن کە بڕۆن جاسوسی بەسەر حیزبەکانەوە بکەن لە کاتی ململانی سیاسیە ئەم حیزبێکا بەگشت ئەو حیزبە بۆ بە بەستی تایبەتی حیزبی بەکاریانە هێنن ئێمە پێمان وایە کە وەزیفەی ئەم دەستگایانە ئەبێت لە وەزیفەی تەنفیزیەوە ئەو ئیشانی کە ئێستا یەکەن بەشێکی ئیشی دادگایە ئیشی پۆلیسە ئێمە پێمان وایە ئەمانە ئیشەکەیان کۆکردنەوەی زانیاریە ئەمانە ئیشەکەیان ڕاونانی خەڵکو و گرتنی خەڵکو و حەبسکردنی خەڵکو و تۆقاننی خەڵک نییە بەڵکو ئەمانە
ئەو دەستگایانن کە زانیاری کۆکەنەوە بە قازانجی ئاسایشی کۆمەڵ باوەی ئەمنی مجتەمع پارێزگاریەکەن لەو خەتەرانەی کە دێتە سەری نەک خۆیان ببن بە سەرچاوی تهدید بۆ هاوڵاتی و بۆ حیزبەکان و بۆ هینەکان بە معنایەکی تر یانی یەکێک لە هینەکان ئێمە ئەوەیە کە وەزیفەی ئەم دەستگایانە وەزیفەی ئاسایش لەوەی کە خەڵک بگرێت خەڵک ڕاو بنێت خەڵک ترسێنێت مداهمەی ماڵام کات ببێ بە جەمعی معلومات کۆکردنەوەی زانیاری عینیش دەستگای زانیاری و دەستگای پاراستنیش و هێزی پێشمەرگە ئەسڵن حەقی نییە لە کاروباری ناوخواتە دەخول بکا بەڵخۆ بێ بم سنووری هەرێمی کوردستان پارێزێت سیستەمی سیاسی وڵاتەکەمانە پارێزێت نەک ئەوەی کە ببێ بە دەستکەلا بە دەست حیزبێکەوە بۆی حیزبێکی تری پێ بچەوسێنێتەوە و پێ بترسێنێ و عەزەتی پێ بە ئەمە گۆڕینی یەکەمە کە ئێمە بە ضروریە زانین بکرێت کە گۆڕینە لە وەزیفە و ئەگەر وەزیفەکەی بگۆڕێ باوەڕم وایە کە ئینتیباعی هەموو کوردە گۆڕێ بەرامبەر بەم دەستگایانە گۆڕینی دووهەمیان ئەوەیە کە پێویستە سەرۆکی ئەم دەستانە بەڕێوەبەری ئەم دەستانە لە خەڵکی میهەنی بێلایەن نەک لە خەڵکی حزبی تۆخ ئەوانەیە کە زۆر متحمسن و حزبەکانی خۆیان لەوانە دابدرێ و هینەکە بکات ینی بە جۆرەی کەفاعەت و لێوەشاوی لە وڵاتی ئێمە دەیان کەسی بەتوانایتە کە ئەتوانن دەستگای ئاسایش بەڕێوەبەرن ئەتوانن هێزی پێشمەرگە بەڕێوەبەرن ئەتوان دەستگای زانیاری بەڕێوەبەرن دەستگای پاراستن بەڕێوەبەرن و لەسەر ئاستی سیاسیش کەس ناتوانێت ئیتیهامیان بکات بۆی بڵێ ئەمە فڵان سەر بە فڵان حزب و خزمەتی فڵان حزبەکە بەڵکو پیاەکە میهەنیە پیاەکە بێلایەنە پیاەکە سەربەخۆیە پیاەکە خزمەت تەنیا وەلایی کە هەیبێ وەلایی بۆ کورد و کوردستان هەبێ کاک نوشیروانگلەیەکی زۆر لە ئەدای پەرلەمان دەکرێەوە باسەوە دەکرێت کە ئەدای سستە تعلیقی بەڕێستان هەر بۆیە داوامان کردو هەڵبۆشینەوە باشە لەسەر ئاستی نێودەوڵەتیدا لەم دوایانە چەند گۆڕانکاریی گەورە ڕوویاندا یەکێکیان مەسەلەی ڕاپرسیەکەی باشووری سوودانە ئەمێ ڕای بەڕێستان سەبارەت بە و ڕاپرسێ بزانین بەڵێ ئێمە خۆمانۆکو گەلێکی زۆر لێکرا و کە بە حەقی تەبیعی خۆمان ێزانین مافی چارەی خۆنووسینمان هەبێت بە حەقی تەبیعی خۆمان ێزانین پاشە ڕۆژی سیاسی خۆمان دیاری بکەین جنوبی سیاسی جنوبی سۆدان ئەو هەلەی بۆ هاتوۆتە پێشەوە کە بێنی من لا ناخی دڵەوە پێم خۆشەکە جنوبی سۆدان نەیتوانی لەگەڵ شیمالی سۆدانان پێکەوە بگونجێن و ساڵانێکی دوور و درێژ شەڕ و ململانەی خوێنایی بوو لە بەینانە ئێستا بە میلەتەکە بە ئاواتی خۆی بە ڕێگایەکی زۆر دیموکراتی گەیشتوتەوە پێم وایە کە ئەوە سابقەیەکی زۆر جوانە لە قانونی دەولی و لە علاقاتی دەولی لە علاقاتی بینی میلەتانە کاک نوشیروان سەبارەت بە ڕاپەڕینی گەلی تونسچی دەڵێن من خۆم لەسەر تونس شتێکی ئەوتۆم نازانێت هێتاوەکو نەڕووخانە بزانێ ئەم پیاوەم پیاش خراپە چکۆم بە درێژایی دەیان ساڵ کشوماتی بەسەر ئەو وڵاتە کشا بوو خەڵک وێزانی وڵاتێکە شامی شەریفە و کەس هین ناکرێت تومەز ئەمە وەکو چۆن لە مەدینەی ئەشباح یعنی وەکو بڵێن شاری تارماییەکان کە خەڵک لە تاریکایە ئەترسێ بەڵام کشوماتێکی زۆر بەسەریا زاڵ بووە تونسیش لە بابەتە بوو وەکو چۆن تۆ مەسەن بڵێن لە قەبرستانێکە شعور بەوەکەی خۆری مردووان بەسەرانیشتووە کەس دەنی لێوەنای لە پرێکە لە هەموو قەبرێکەوە کە لە سەرێک و شەباحێک دێتە دەرەوە تونس بیزە بدوا بوو بێگومان هەر وڵاتێک ستەمکاری تیا بێت گەندەڵی تیا بێت زۆرداری تیا بێت ئەو زاهیرە خراپانی تیا بێت درەنگ بێ ئەزوو بێت گۆڕانی بەسەرایەت و ئەوە یەکەم جار نییە کە لە تاریخی منطقەکە شتیوار ڕووبە پێش ئەوان لە ئێران انقلابی ئیسلامی بوو ڕژێمی شا بە ڕێگەی ڕاپەڕین ڕووخا لە کوردستانی عێراق و لە عێراقا ڕاپەڕینێکی زۆر گەورە بوو کە بوو بە سەبەبی کوردستانی عێراق ئازاد بوو بەڵام جنوبی عێراق بدا کەوتەوە ژێر دەسەڵاتی بەعسیەکان ئەمەش پێم وایە کارێکی زۆر زۆر گەورەیە و نمونەیەکە و پێشەنگێکە بۆ هەموو گەلانی ناوچەکە کاک نوشیروان زۆر جارباز لە یەکچوون یاخود لە جیاوازی ئەکرێ لە بینی مەسلەی تونس لەگەڵ کوردستانە تۆ تا چەند ئەم جیاوازی لە یەکچوونانە ڕەوا دەبینی یاخود تعلیقت چیە لەسەریان بەڵێ لە یەکچوونیش هەیە و جیاوازیش هەیە مەسەلەن ئێمە جیاوازین لەگەڵ ئەوانە پێم وایە ئەوان کارەبایان هەیە لێرە کارەبا نییە جیاوازین لەگەڵ ئەوان پێم وایە ئەوان جادە و حەدیقە و ڕێگاوانی جوانیان هەیە لێرە نییە پێم وایە لەوێ موسسەی عەسکەری بێلایەنە لێرە بێلایەن نییە پێم وایە لەوێ جامیعەکانیان مستەوای علمی مستەوایەکی زۆر باشە لە ئاسی مستەوای جامیعەکانی فەرەنسای لێرە ئەوە نیە لەمانە لێک ناچین بەڵام وەی کە لێگەچین لە گەندەڵیە پێم وایە ئەگەر بۆری ئەوانمان نابێ ئێمە ژۆکو ئەوانین لە مەسەلەی سەیتەرەکردنی یەک حیزب بەسەر هەموو جونگەکانی ژیانە لێرە و لێوەکو لێگەچن
و لە کۆمەڵشتی تری لەو بابەتانە کە لە بێکاری و نزمی ئاستی گۆزەرانی خەڵکە لە یەکەچن لە تەزویری انتخاباتیشا لە یەکەچن. بەڵێ بەڕێز نەوشیرۆ مستەفامین زۆر سوپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ڕوبەڕوو و وەڵامدانەوەی پرسیارەکانی ئێمە. بینەرانی بەڕێز و خۆشەویست تا ئەڵقەیەکی تر لە بەرنامەی ڕوبەڕوو هەمووتان بەخوای گەورە و میهرەبان ئەسپێرم. خواتان لەگەڵ.